بەشێک لە ژینگە پارێزانی باخەوان لە بەردەم ئیدارەی ڕاپەڕین گردبوونەوەیان ئەنجامدا. نانبڕینی کرێکار ئەوەی دەیڵێم جێبەجێی دەکەم. کرێکارێکی ژینگە پارێز وەک تەنزێک و دەربڕینی نیگەرانیەکانی ئەو دروشمەی بەدەستەوە گرتووە. ژینگە پارێزێکی دیکە دروشمێکی بەرز کردووەتەوە و دەڵێت 110 ڕۆژ بێ موچە. ئەوە وەفاکەتان بوو. هەسێ مانگەمە حەشم وەرن نەگرتووە سەرەر ئەوش کە هاتوون بۆ ئێرەکانە دەیانەوێ ئەو کۆمپانیا ڕۆشێتەوە هەموومان دەرکەن بێژ دانیشت لە ماڵێ. وەڵای 3 مانگ زیاترمە حەشمان نەدراوەتێ و شتەی داراییمە زۆر ناخۆشە. من لە دەرەوەی ڕانیەوە بە دوور بە تەکسی بە پاسەوە دێم و مانگی 300,000 دەدرێتەوە کە لەشم دەبڕدرێ. وەڵای تەقریبا لە مانجی 500 هەتا ئێستا 2 ماعاشان داینە. 4 مانگە پارەیان نەداین هەتا ئیشیان پێکردین بە هاوینەکە. ئێستا بە خۆش خێزاندام 2 دای سەقەتش ئاخ بە 4 مانجی بەڕێ واسەکە 1 دینارم نییە. بارودۆخی ژیانتان چۆنە؟ وەڵا تا بڵێ خراپە. ئەگەر لە ناچاری نەباوی شەم ناکرد زارەوە لە سەعات 5 بەیانی 5 ێوارەی مشاکلێت تا 12 شەوێ 2 شەوێ ها بە شەوێ ژیانی خۆمان کردە سە مەترسی لەسەر 2 ساعتی داڕۆشتیان ناوداینە. ئێوە ئێستا بێکار ماونەتەوە؟ بەڵێ ئێستاش بێکار بووینەوە کەس جوابمان نەدات. نوێنەری کۆمپانیاکە دەڵێت بەهۆی ئەوەی نزیکەی 4 مانگە شایستەدارەیەکانیان پێ نەدراوە مانیان لە کارەکانیان گرتووە. لە بەرامبەریشدا لەبەری وەڵامدانەوەی داواکاریەکانیان لایەنە پەیوەندیدارەکان نووسراویان بۆ لادان و دوورخستنەوەی ژینگە پارێزان کردووە بە بیانووی کار نەکردن بەبێ موچە. کۆمپانیای هاڤەر زایدەن خالیشینکی دوای نەدانی موچە بۆ ماوەی 110 ڕۆژ لە ئیدارەی ڕاپەڕین سەردانی هەموو کەسەکانمان کردووە بەلایانی حیزبی و بەلایانی ئەمنیەوە کەسێک نییە جوابی ئێمە بداتەوە. ئەم ڕۆژکاکی وا کاکە بە کورتوی مختصری پێی گوتین کە هیچ شتێکی بۆ ناکرێت. نازانی سەبەبێک چیە کە بۆ پارە بۆ ئێمە سەرف ناکرێت. نازانین بۆ دەیان هەوێ موچەی 120 کرێکار ببڕن. ئەو کتابە ئەوە کراوە بۆ وەستانی کار کراوە. دەیان هەوێ لەیەکی 11ەوە کە ئێمە بەهۆی نەدانی موچەوە بایکۆتمان کردووە. زۆربەی ڕۆژەکانیش داواممان کردووە. ئەو شوێنە زەرورانەی کە هەبووە ئیشیشمان تێدا کردووە. بەڵام ئەوان دەیان هەوێ بیکەنە کتابێک بۆ وەستانی کار و بوو ئەوەی ئێمە بڕۆینەوە ماڵەوە. خراپتر لە دۆخی موچەخۆران دۆخی ژیانی ژینگە پارێزانە کە سەختترین کار بە کەمترین موچە ئەنجام دەدەن کەچی ئەو پارە کەمەشیان پێ ڕەوا نابین و جاری وا هەیە بە 4 مانگ جارێکیش مافە داراییەکانیان پێ نادەن کە ژیانیان بەندە بەو پارە کەمەوە. ئەمەیە دۆخی خەڵک بەدەست حکوومەتی خزمەتگوزارەوە کە چەند ساڵە بانگەشەی بۆ دەکەن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.